سڕە نووسرا لە مزگەوتا کە ئەو ئێوارەی چێشی وێبینی. دوو ڕۆژمان ماوە بۆ کۆتای پێهاتی مانج ڕەمەزانی پیرۆز. پێم بڵێ ئەم مانگێکی چۆن بەلایتەوە و چی پێ دەڵێ کە دوو ڕۆژی ماوە جێمان دەیەڵێ؟ بسم الله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم الدين. سرتاي بخير بين زور بخير بين والله الحمد لله سپاس ستایش لە خوای گەورە کە مەوڵەتی لە ئەجەلی ئێمە و ئێوەشدا زارێککە بە خزمەتە و مانگە پیرۆزەی بگەین و بتوانین عیبادەت و پەرستشی تەواو بە مخلیسی ئینشاءالله لە خدای گەورە بکەین عەزە وەجەل. بەڕاستی پێشوازیێکی چاک لە مانجی پیرۆزی ڕەمەزان کرا بە تایبەتی خەڵکی ڕواندز زۆر پێشوازیێکی چاک هاوکاری فەقیران هەژاران دەستگرتنیان و بەڕاستی جمهەی مزگەوتەکان دەهات نەک برین لە تەراویعانیان لە جوان لە نوێژی سبەینان هەتا ئەگەشتۆ نوێژی سبەینی دادێ هەر پێنج سەفەزەکەی جمهەی مزگەوتەکان دەهات هەمویان ئەو شیوی داینا یعنی بە تایبەت ئەو مانگەی کە زۆر سەرنجی ڕاکێشام سڕە نووسرا لە مزگەوتا کە ئەو ئێوارەی چێشی وێبینی ئەویت کرد سڕی ئیدکێ الحەمدولله خوای گەورە یعنی پشت و پەنان بوو هاوکاری کردین کە پێشوازیێکی جوان لە مانجی ڕەمەزانی پیرۆز بکەین و بە سەرکەوتووی هەتا ئێرکانە بگینین ئینشاءالله خوای گەورەش مۆڵەتن بداتێ لە پاش ڕەمەزانش هەر هەموون وەبین یعنی نەک ڕاستەکەی ئیش و کارە یعنی خەڵک بە ئیش و کاری مەشغوڵە و زۆریش احتیادیە خۆ ناکرێ مە هەر لە مزگەوتەکان برین عیبادەتەکرێ لە دەرێ شەکرێ بەڵام سارد نەبینەوە لەسەری و ئاگاشن هەر لە فەقیران بیت ئەو مانگە هەموو برسی بووین هەموو زانیمان برسی بوون چیا و هەمومان زانی تێنی بوون چیا و ئاگان لە هەژاران بی و یارمەتیان بدەین ئەوە بەرەبەری جێژنەیە خوای گەورە لە هەموو لایەکی قوبول کردی یا ڕەبی.